بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان ئێمە وەکو پزیشکانی نەشتەرگەری میز و میزەڕۆ کاتێک کە ڤیدیۆیەک بڵاو دەکەینەوە یەکێ لە ئامانجە سەرەکیەکانمان ئەوەیە هوشیاری تەندروستی بڵاو دەکەینەوە و یەکێ لەو ڤیدیۆانەی کە زۆر باسی لێ دەکەینەوە ئێمە و هاوڕێیانمان لە بەشی نەشتەرگەری میزەڕۆ ئەویش بوونی خوێنە لە ناو میزدا. بەڕێزان بوونی خوێن لە ناو میزدا بە تایبەت کە ئازاری لەگەڵ نەبوو زەنگێکی مەترسیدارە، بۆیە بە زووترین کات دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکەی بۆ هیچ چارەسەری تەواو بۆ بکە. ئەگەر بێت و ئێهمال کرێت و چارەسەر نەکرێت ڕەنگە ئاکامەکەی خراپێ و نەشتەرگەرێکی گەورەی پێویست بێ. بۆ نمونە ئەم چارەخوازەی کە پاشکەمێکی کە نەشتەرگەری بۆ دەکەین ئازاری نەبوو تەنها میزەکەی خوێنی لەگەڵ بوو ئەو ئیهمالی کردبوو نەهاتووە بۆ پزیشکی پسپۆڕ. وەکو دەبینن ئەشی ئەمان بۆی کردووە. طبعا لە ئەشی ئایسیتی سکانەکە دەرکەوتووە کە گرەیەکی گەورەی هەیە بە قەبارەی 6 بۆ 7 سانتیم لەناو بۆڕی حالبە، وای کردووە بە تەواوی گورچیلەی ئاوسانوە و گورچیلەکەی لە ئیش کەوتووە، بۆیە ئێمە پێویستە نەشتەرگەری بۆ بکەین و نەشتەرگەریەکە بریتیە لە لابردنی هەموو گورچیلە و بۆڕی حالب و بەشێک لە میزڵدان. سپاس بۆخوا نەشتەرگەریەکە لە ماوەیەکی دیاریکراوەتەوە بوو و دوور بوون لە نەزیفی و چارەخوازەکەش لە بارێکی تەندروستی باشە. پەیامەکەمان دووپات دەکەینەوە تکایە بوونی خوێن لە میزدا پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەیت بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی